دوای تێپەڕبوونی سێ هەفتە بەسەر بەڕێوەچوونی پیرۆسی هەڵبژاردننی سی4 لە کەرکووک تا ئێستا بەشێک لە قوارە و لایەنە سیاسیەکان لۆگۆ پۆستەری کاندیدەکانیان لا نەبردووە. هەڵبژاردن تەواو بووە وام حیزبانەشەوە تا زۆری حیزبەکانە بینین هێشتا لۆگۆکانیان لێ نەکردوێتەوە عەلەمەکان هەمووی بە ئاسمانەوە شتێکی ناشرینە داوا لە کۆمەسیۆنەکەم کە بە یاسایی سزای ئەم حیزبانە بدە. بەڕاستی ئەمە شتێکی جوان نییە شتێکی ئەوە نییە بڵێ ینی لایەن و حیزبانە پێویستە کە دوای تەواوبوونی هەڵبژاردن چۆن پێشتر ئەو ئازایەتی ئەنوێن هەڵەسن بەدانێنی ئەو پۆستەرانە و لە هەموو شوێنێک بانگەشەی خۆیانەکەن ئەوە شتێکی عادەتی و ئاسایە بەڵام دوای هەڵبژاردنیش جوانترە کە سیمای شار پاک بدێتەوە لەم لۆگۆ و ئاڵایەنە و ئەو جوانیە بدێتەوە بە شارەکە کە پێشتر هەی بووە. بەڕاستی زاهیرێکی ناشینە دوای ئەوەی هەڵبژاردنەکان تەواو بووە من پێم باشە کتلەکان کاندیدەکان خۆیان هەڵسن وەکو خۆشەویستیەک بۆ شارەکەیان جوام بکەنەوە و ئەم وێنە و لۆگۆ و ئارم و ئەو شتانە پاک بکەنەوە و سیمای شار بپارێزن بەڕاستی شتێکی چاک. بەڕێوەبەری شارەوانی کەرکووک ڕەخنە لە سیستمی کۆمسیۆنی باڵای هەڵبژاردنەکان دەگرێت کە ماوەی مانگێکی بۆ لابردنی لۆگۆ پۆستەری لایەنەکان داناوە. وەڵە خۆی بەڕاستی نەک بڵێم خەلەلە بەڵام ئەوە کەمە کورتیەکە لە مفۆزەی انتخاباتەوە خۆی مانگێک بۆ دیعای انتخابی وابزانم زۆرە مانگێک بۆ ئەو ڕسم هەڵگرتن و بۆ ئەو وێنە و ئەو ئەلەمانە هەڵبگری هەمسان زۆرە و بەڕێی من بۆ انتخاباتی داهاتوو ئەبێ وەکو چۆن ئێمە ئێستا چوین بۆ کارتی انتخابی چون بۆ ئەو کارت ئەلکترۆنیەکە هەوڵێک بدەین کەوا چەند شوێنێکدا بنین لە شارەکانە بۆ لەو شوێنانە ڕسمەکان هەڵبواسرێ لەو شوێنانە عەلەمەکان هەڵبواسرێ بۆی نەبێتە ئەو حالەتێکەوە ئێستا چووکە پاکردنەوەی شار لەسەر کارێکی قورسە و لەسەری هەمومانە شار پاک بگرین و پاک ڕابگرین. هێشتنەوەی لۆگۆوێنی کاندیدی لایەنەکان لە شوێنە گشتیەکانی کەرکووک سیمایەکی ناشارستانی بە دۆی خۆی دایەناوە و خواستی هاوڵاتیانە بە زووی لا بدرێن. عومەر غەریب، کورسات نیوز، کەرکووک.